دەستەیەک سەریان هەڵداوە لە ژێر بەیداغی کوردایەتیە دەیانەوێت بانگەوازی بۆ دیانەتی مەجووسی و سەردەشتی بکەن. زۆر جار ئەم باسانە دەوروژێندرێ لە کەناڵەکانە. جاوای لێ هاتووە لای هەندێک لە موسڵمانان شوبهە و گومان دروست بووە لەوەی کە ڕەنگە ئەوەی کە ئەوان لەسەرین ئەوە حەق و تەواو بێ و دینی ڕاستەقینەی ئێمە بێ، دینی زەردەشتیەت. ئەمە لە کۆ هاتووە؟ لە کۆ سەری هەڵداوە؟ زەردەست کێیە؟ کورد بووە؟ پێغەمبەر بووە؟ نامە وەحیەکانی چی بووە؟ ئەی کتێبە ئاسمانیەکەی کە خوا بۆی ڕەوانە کردووە کامەیە؟ ئەی دین و بیر و باوەڕ و عەقیدەکانیان چییە؟ دەمەوێت سەرنجی جەنابتان ڕاکێشم بۆ چەند ڕاستی و حەقیقەتێک بۆ ئەوەی کەوا ئینسان بەرچاوڕۆشن بێ لە بەرامبەر ئەم دینە خوڕافانەیە. زەردەشت کێیە؟ زەردەشت پیاوێک بووە ڕۆژی لەدایکبوونی نەزانراوە. هەندێک گوتویانە 3000 پێش زاین لەدایک بووە، هەندێک تر گوتویانە نا 600 ساڵ. هیچ بەڵگەیەکی دروست نییە کە دەری بخا کە چل ڕۆژێکان لەدایک بووە. لەکوێ لەدایک بووە؟ بۆی ئەوانە دەمکوت بن کە سەر زمان و بن زمانیان کوردایەتی زەردەشتە. مێژ و نووسە بیانیەکان کە هەر موسڵمان نین لە 195 وتویانە زەردەشت لە ئازەربایجان لەدایک بووە، کابرایەکی تورک بووە، لە کوردستان هەر نەژیاوە، کوردیشی هەر نەزانیوە، لە ئازەربایجان لەدایک بووە. پەیڕەوەکانی شیلێوە دەستیان پێکردووە. هەر بۆیە ئێستا بینی زۆربەی پەیڕەوانی زەردەشتی وا لە یەزد و کرمانن کە نزیکی 20,000 زەردەشتی وا لەوێیە، و زۆرترینیان لە هەندستانە نزیکی 75,000یان لەوێیە، و نزیکی 20,000یان لە ئەوروپا و ئەمریکایە. بۆی بزانن ئەم دینە لە کۆ سەری هەڵداوە. مێژ و نووسەبیانەکان دەڵێن ئەم پیاوە بە ئەسڵ تورک بووە، لە ئازەربایجان ژیاوە، لەوێ تا 15 ساڵی خوێندنی تەواو کردووە لای کەسێکی خوێنەوار، پاشان بە چیاکانە گەڕاوە و دەشت و دنیای بینیوە. ئەوجا لە ناکاو لە پڕێکا نورێک خۆی پێنیشانداوە و کۆمەڵێک ئامۆژگاری کردووە، بۆیە کۆمەڵێ معتەقەد و بیر و باوەڕی وەرگرتووە.